ئەبوو موسای ئەشعەری ڕەزای خوای لێبێ ئەویش بوو بە والی بەسڕە جارێک. عامری کوڕی عەبدوڵای تەمیمی هێشتا گەنجێک بوو هاتە شارەکە و ملازمەی ئەم سەحابیە بەڕێزەی کرد. ئەم سەحابیە بەڕێزەش ئەوەیە کە پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام گوێی لێ ئەگر کە قورئانیە خوێن کە مەدحیە کرد و ئەی فەرموو لەقەد ئوتیتە مزمارا من مەزامیری داود عەلەیهی سەلام، تۆ ئاوازە خۆشەکان و دەنگی زوڵاڵی سەیدنا داودت لە خۆ گرتووە و وەرد گرتووە، خوا پێی بەخشیوی لەبەرە قورئانم بەسەرا بخوێنە. تەنانەت جارێک ئەو قورئانی خوێند لەلا کۆڵانی مەدینە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە کۆڵانەکەی ڕاوەستا تا گوێی لە قورئان خوێندنەکەی بێ، ئەوەندە خۆشیە خوێن. عامری کوڕی عەبدوڵڵا کە گەیشتە خزمەتی ژیانی خۆی کرد بە سێ بەشەوە. بەشێکی قورئان خوێندن بوو، خەڵکی فێری قورئانە کرد و ئەوەی کە لە ئەبوو موسای ئەشعەریەوە وەریگرت بوو ئەیگەیاندەوە بە خەڵکی. بەشێکی تری تەرخان کردبوو بۆ خوای پەروەردگار و بۆ خواناسی و بۆ عیبادەتی و شەونێژی و ذکرکردنی. بەشی سێ هەمیشی هەر وەختێک کە مەفرەزەیە گەڕۆی بۆ قیتال لە پێناوی خوای گەورەیە لەگەڵ جەیشا ئەکەوتە ڕێ و لەوێ جیهادەکەیەک. عامری کوڕی عەبدوڵڵا یەکێکە لە عابیدەکانی بەسڕە و یەکێکە لە 8 تابعین کە بە زۆری زوهد و خواناسی ناسراون. ئەم پیاوچاکە ئیمانێکی زۆر قوڵی هەبوو، دیدێکی بەرفراوانی هەبوو بەرامبەر بە قیامە، ڕووی لە ئاخرەتی بوو. ئەوەندەی لەم سەحابیە بەڕێزەوە فێر بوو لە ئەبوو موسای ئەشعەری گەیاندبوویەوە بە خەڵکی تر. زۆر خاوەنی عیبادەت بوو. ئەم پیاوچاکە ئەجێڕێتەوە کە لەم پیاوچاکەوە ئەجێڕنەوە کە جارێکیان لە شوێنێک هەر لە بەسڕە کۆمەڵی مسلمان هەموو دانیشت بوون و یەکێک لە وەکیلەکانی عومەری کوڕی خەتابی لێبوو کە زەکات و دەستکەوتەکانی شەڕکۆ ئەکاتەوە. لە مەجلیسەکەیە دانیشت بوون، کاتێکیان زانی یەکێک لەو لاوەهات لە تەمەنی 50 قسوور ساڵیە کیسەیەکی بە کۆڵیا داوە. هاتووتی کامەتانن وەکیلی عومەری کوڕی خەتاب؟ یەکێک گوتی منم. هاتوو پریاسکە ئەو کۆڵەی هەیبوو لەبەر دەستیا هەمووی هەڵڕشت، هەمووی ئاڵتون و شتی بە قیمەت بوو. هەڵی ڕشت و فەرمووی ئەمە بەیتولمالی مسلمانانە و داویانە بە من تا بیگەێنم بە جەنابت، تۆشەی خەیتە بەیتولمالەوە یا تەوزیعەکەی لێرە بەو فەرمانەی کە عومەری کوڕی خەتاب پێی بەخشیوی. هەموو سەریان سوڕما لە دەستپاکی ئەم پیاوە. والیەکە پرسی، یان وەکیلی عومەری کوڕی خەتاب، وەکیلی عومەری کوڕی خەتاب لێی پرسی جەنابت چێی؟ وتی عەوامێکی ئەو خەڵکەم، ئەم کۆڵیان داوەتە دەستم و تویانە بیگەێنە. وتی ئەی خەڵکی کوێی؟ وتی کە ناوی خۆم پێنەوتوی پێویست ناکە پێشت بڵێم چ کارم، بۆی مەدحی قەبیلەکەشم بە هەڵوێستێکەوە نەکەی کە هیچ جێگای شانازی نییە. وتی دانیشتە تۆش حیسەی خۆتی لێ هەڵگرە. وتی بەخوا قەسەم ئەگەر لەبەر خاتری بەیتولمال نەبوایە پریاسکەکەشیم دەست لێ نەئەدا، دەستیشم بەری نەکەوتووە، وەک چۆن کردویانەتە ئەو توورەکەیەوە داومە بە کۆڵما و هێناومە، پاشان داینا و ڕۆیشت. بە دوایە ڕۆیشتن بزانن ئەم پیاوە چێ. ڕۆیشت و لە جێگایەکە کەوتەوە عیبادەتکردنی خۆی. ئەوی بە دوایە ڕۆیشت بوو سوێندی داوتێ بێ هەر پێم بڵێ کە تۆ چێی، بەڵام وعدی مسلمانت ئەدەمە بە کەس نەڵێم تۆ چێی. وتی من عامری کوڕی عەبدوڵڵام. ئەمە عامری کوڕی عەبدوڵڵایە و تەلەبەکەی تەلەبەی ئەم سەحابیە بەڕێزە. ئەو قورئانەی ئاوا لێ وەرگرت و گەیاندیەوە. بەو شێوەیەش ئەو دینەی لەو وەرگرت و بەو شێوەیەش گەیاندیەوە، ئەو ئەمانەتەشی ئاوا وەرگرت و بەو شێوەیەش گەیاندیەوە. سەیری ئەم دەستپاکیە گەورەیە. ئەم مسلمانانە گەربیان زانیە حرامێک لە شوێنە توخنی ناکەوتن، شتێکی حەڵاڵیش زۆر بکەوتایەتە بەردەستیان ئەوەندەیان لێ هەڵەگر کە پێویستیان پێیەتی.